اما داخوانیەکە بۆ ڕای گشتی سەبارەت بەو شەهیدکردنی چوار هاوڵاتیان کورد لە شاری لە ناحیەی جەندرس لە عەفرین کە وەکو بەڕێستان دەزانن ئەمە داگیر کرابوو لەلایەن تورکیا و گروپێن چەتە و چەکدار سەر بە تورکیا ئەمە هەمیشە هەوڵ دەدەن گەلی کورد لە ناو ببن چ لە ڕۆژاوای کوردستان بێ چ لە پارچەکانی تری کوردستان بێ ئەم تاوانش تاوانێکی دژی بە مرۆڤایەتی دەزانین تاوانێکە بۆ گۆڕانکاری دیموگرافی و لە ناوبردننی گەلی کورد و دۆزی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیا و گروپێن چەتە و چەکدار کە سەر بە دەوڵەتی تورکیا بێگومان جەژنی نەورۆز جەژنێکی تایبەتە بۆ گەلانی ئازادیخواز و بە تایبەتی جەژنی نەتەوەی گەلی کوردە هەمیشەش دژمنانی گەلی کورد هەوڵیان داوە لەم ڕۆژە پیرۆزەدا ئێرش بکەنە سەر گەلی کورد و نەهێڵن گەلی ئێمە ئەم جەژنە پیرۆز بکەین چونکە جەژنی نەورۆز هەمیشە جەژنی سەربەرزاییە و بەدەستهێنانی مافی گەلی کورد و مافی گەلانی بندەست بوون بۆیە هەمیشە لەم ڕۆژەدا ئێریش دەکەنە سەر گەلی ئێمەش وەکو پارتی یەکیتی دیموقرات هەم بۆ ڕای گشتی ئەم داخوایانی ئەمانداوە کە بە زووترین کات پێویستە لەسەر ئاسی نێودەوڵەتی فشار بخڕێتە سەر دەوڵەتی تورکیا و ئەفرین و گرێسپی و سەرێکانی و هەموو ئەو ناوچانەی کە لە سووریایان داگیر کردووە بەجی بێڵێن بۆ خەڵکی خۆیان خەڵکی ئافرینەوەوانە بگەڕێنەوە سەر ماڵ و ملکی خۆیان و دووبارە هەم سیستەمی خۆیان ئاوادان بکن و بە ئازادی لەسەر خاکی ڕۆژاوای کوردستان بژین. ئامارداین لەم حاڵەتەدا ڕەنگە ئێمە بە هەڵە بچین چونکە ڕۆژانە تا ئەم ساتەی کە ئێمە لێرە قسە دەکەین هێشتاش دەوڵەتی تورکیا ئەو گروپێن چەتە و چەکدار سەر بە دەوڵەتی تورکیا ڕۆژانە تاوانی دژە مرۆڤایەتی دژی گەلی ئێمەدا ئەنجام دەدەن بە درێژایی کریزی سووریا بە درێژایی شۆڕەشی ڕۆژاوای کوردستان هەمیشە تورکیا عێریشی کردوتە سەر ڕۆژاوای کوردستان وەکو ئامار کە تا ئەم لەحزە تۆمار کرابوو بەشی ئەرشیفمان هەیە ئەتوانن هەموو ئامارەکان دوایی پێتان بدەین دیارە بەرخۆدانی گەلی ئێمە لە ڕۆژاوای کوردستان لەسەر ئاسی نێودەوڵەتی سەمپاتیکی زۆر بۆی دروست بووە ینی خۆشەویستیەک یان بڵێم دڵسۆزیەک بۆ خەباتی گەلی ئێمە لە ڕۆژاوای کوردستاندا دروست بوو لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڵام وەکو بڵێن کریزی سووریا بەگشتی تا چارەسەر بێ پێویستی بە اتفاقێکی نێودەوڵەتیش هەیە هەمیشە ئێمە لە پەیوەندیدا لەسەر ئاسی نێودەوڵەتی لەگەڵ دەوڵەتین زلهێزی جیهان ڕێکخراوین نێودەوڵەتی ئەوانش تێگەشتنی خۆیان پیشان دەدەن سەبارەت بەو تاوانانەی کە دەکرێن چ لە ئەفرین بێ گرێسپی بە سەرێکانیە بیان لەسەر ئاسی سووریا بەگشتی لایەن ئەو گروپانەی چەکدار سەر بە دەوڵەتی تورکیا ئێمە هەمیشە لە گفتوگۆدای لەگەڵیان هەرچی تاوانێک هەبێ پێیان دەگینێن بەدەستیان دەگینێن و هەر لە داخوایانیەکەش دیارە ئێمە هەر داوا ئەوە دەکەین کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بیان نەتەوەی یەکگرتووی بە زووترین کات دەست بە لێکۆلینەوە بکە لەو هەموو کەیز و فایلانەی کە دەوڵەتی تورکیا وەکو ئەنجامی وەکو تاوانی جینۆساید دژی گەلی کورد ئەنجامی داوە.